خولە پیزە باڵەوانی ناو جێڕانەوەکانی خەڵک. گەورە بیرمەندی فەڕەنسی میشێل فۆکۆ دەڵێت شێتی هیچ نییە بەدەر لە فۆرمێکی تری ژیانکردن. ئەو کاتی کەسێک ناوێت لەگەڵ ئاواز و ئێقاعی سیستم بڕوات، سیستم دەکەوێتە دژایەتی و یەکەم بەرەنگاری لە ڕێگەی داتاشین و گەردانکردنی وشەی نەشیا و بێزراوە دەبێت لە کۆمەڵگەدا. ئەو کاتەی سیستمی سیاسی مەلەکی لە عێراق سەربازی بە ساڵی لەدایکبوون بەسەر هاوڵاتیاندا دەسەپێنێت، کوردستان لەپاڵ ئەو بە زۆر لکاندنەی بە عێراقەوە دەبوو کوردەکان هاوشێوەی عەرەبەکان بچن بۆ خزمەتی سەربازی. ساڵی 1947 مەفرەزەیەک لە چوارتاوە بەرەو ئاوایی چەمیاڵە بەڕێدەکەون بۆ گرتنی مەحموود محەممەد ئەمین ڕەش، چونکە نەچووە بۆ خزمەتی سەربازی. کاتێ دەکەنە ماڵیان دایکی دەچێتە بەردەمیان و پاساوی نەچوونی مەحموودی کوڕیان بۆ باز دەکات و دەڵێت هاوسەرەکەم لە ژیاندا نەماوە. مەحموود لە شوێنی ئەو بژێوی خێزان دابین دەکات. دواتر چەند ڕۆژێکە نەخۆشە بەرپرسی ئەو مەفرەزەی چۆتە گوندەکە ناوی حەمە ئەمین بانی شاریە و تووڕە دەبێت و سوکایەتی بەدایکی مەحموود دەکات کە ناوی پیرۆزە و پێی وتراوە پیزە. مەحموودی کوڕە گەورەی کە دیمەنی ئازاردانی دایکی دەبینێت لەو شوێنەی خۆی تێدا حەشارداوە دێتە دەرەوە و حەمە ئەمین بانی شاری لە تۆڵەی سوکایەتی کردن بەدایکیدا دەکوژێت. لەو کاتەوە مەحموود ئاوارە دەبێت و بەرەو شاخ دەڕوات. وەکوێڕۆی بڕۆحە دەستم دەربازاکەی وەرە ئەی خواردی وەرە دەرەوە وەرە دەست جێدا فیرار خۆتم بۆ بگرە ناویاو. لێرەوە دەوڵەت ناوی پیاوکوش، چەتە، دز، ڕێگر و زۆر ناوی تر دەکات بە پاشخانی ناوی مەحموود. خولە کورتکراوەی ئەو ناوە بوو کە بۆ مەحموود بەکاردەهات لەگەڵ کورتکراوەی ناوی دایکی کە منداڵ و خێزانەکەی پێدەناسرایەوە بە ناوی خولە پیزە. بەهۆی خۆبەدەستەوە نەدانی خولە پیزە و یاخیبوونی حکوومەت بە بەردەوامی هێزی ڕەوانەی ناوچەی شارباژێر دەکرد بۆ گرتن یان کوشتنی. بەڵام هەر جارێک ڕوبەڕووبوونەوە دروست دەبوو خولە پیزە ژمارەیەک سەربازی لە ناو دەبێت. لە شەڕێکی سەختدا لە نزیک شاخی سوورچێ و تایەری برایی کە لەگەڵی دابووە بریندار دەبێت و دەیبەند بۆ گوندی چەمپاراو لەسەر سنووری ئێران لە ماڵێکدا چارەسەری بۆ دەکەن. بەڵام بەهۆی هەواڵدەرێکی کوردەوە شوێنەکەی ئاشکرا دەکرێت و تایەری برای خولە پیزە دەستگیر دەکەن. دوای دەدگایی کردن لەبەر دەرچی سەرای سلێمانی لە سێدارە دەدرێت. لەو کاتەدا خولە پیزە بۆ تۆڵەسەندنەوەی براکەی لە ڕێگەی پێنجوێن حاکم عەبدولباقی ساحب قڕان دەکوژێت کە فەرمانی لە سێدارەدانی تایەری برای خولە پیزەی دەرکردم. ساڵی 1950 بە هاوکاری دەستەیەکی ناوخۆ لەسەر شاخی کەتوو خولە پیزە کوژرا لە نزیک گوندی ئاشی بارام بەنهێنی بە خاک سپێردرا. بەڵام بەهۆی ئاشکراکردنی شوێنی گۆڕەکەی دوای هەفتەیەک لە گۆڕ دەرهێنرا و حکوومەت نیشانی خەڵکیدا بۆ سەلماندنی هێزی خۆی. ساڵی 1970 پیزەی دایکی خولە بە نەخۆشی کۆچی دوایی کرد. ئەو جوڵانەوە کۆمەڵایەتیە خێزانیە ساڵی 1955 بە تەواوی کۆتایی هات. ئەمە دەقی ئەو جێڕانەوەیە بۆ چیرۆکی خولە پیزە. بەڵام هەژاری موکریانی لە پەرتووکی چێشتی مجێوردا بەم جۆرە باسی چیرۆکەکە دەکات و دەڵێت لەو ڕۆژگارەدا باو باوی خولە پیزە بوو. ئازایەتیەکەی ببووە دڵخۆشکەری داخ لە دڵان و بێچارە لە ترسی سەربازی ڕایکرد لە دەوڵەتی عێراقی ئاخیر خەڵکی شارباژێر بە دزیەوە یاریدەیان دەدا. عەلی ئاغا ناوێک هەبوو لە گوندی ئەحمەد ئاوا زۆر زمان لووس و بەچاپ و گوب لە سولەیمانی 500 دیناری لە ئەستاندار ئەستاند بوو کە خولە پیزەی بۆ بکوژن. عەلی ئاغا بە شات و شوت ئەو قسەی درکاند بوو. بەیانیەک خەبەریان هێنا کە شەو لە جێدا سەری ئاغا بڕاوە و کەس تا بەیانی درەنگ نەیزانی. خولە پیزە لەو یاخیبوونەیدا 280 پۆلیس و پتل لە 100 جاشی دەوڵەتی کوشت. لە ئاخریدا بەدەستی هاوکارێکی خۆفرۆش لە خەودا کوژرا. ئێستاش باسی ئازایەتی ئەو چیرۆکی شەوانیەی شارباژێڕیان یاسیەتی خولە پیزە لە باڵ ئەو جێڕانەوانەدا بەم جۆرەش وێ ناکراوە. دەڵێن چیرۆکی خۆپارێزی کەسێکە و ناکرێت وەک خەباتی کورد بەرامبەر بەڕژێم لێی بڕواندرێت. ئەمە لە پاڵ ئەوەدا کە بەشێک تاوانباری دەکەن بە پیاوکوژی و چەتەیی، چونکە لەو کاتەدا بەهۆی هەڵوێستەکەی ژمارەیەک لە گوندنشینان لە ناوچوو. خولە پیزە لە پاڵ گێڕانەوەی دەما و دەم کراوە بە بەیت و زۆر هونەرمەند وتویان. لە باشووری کوردستانیش فیلمی لەسەر بەرهەم هێنراوە. زۆرێک لە ڕۆشنبیران باس لە لێکچوونی چیرۆکی خولە پیزە و حەمەدۆک دەکەن
کە یەشار کەمال لە ڕۆمانی حەمەدۆک داوێنەی کردووە و دەشیکەن بە ڕەخنەیەک کە کورد لە فۆرمی خەباتیدا بەرەو پێشچوونی نییە و هەمان ئەو فۆرمانن کە دووبارە بوونەتەوە لە شۆڕشەکاندا.